بسم الله الرحمن الرحيم. سرتا بخيراتني كنالي بيامكم كتشريف يعني هنا وبناء مجلسانا ايما صالانا لورزي بهارا مجموعه فيستيفال ريك خريل للان كساعتي كانوا كساعتي كوركان وريك خريو ام جوره فيستيفالانا لنا كلدور وكردواريا ضرورتي خوي هي وام فيستيفالانا بيك هاتوا لكوبونوي ام خلق ليرانا اما كوبينتو بنمایشی ئەسب سواری ئەکرێ تەنها بۆ برایەتیە و کۆبوونەوەیەکمانە ئەلەناو ئەم دەشتا بۆ برایەتیە و نانەکرێ نانێکی زۆرەکرێ بۆ ئەم خەڵکە و ئێمە لێرانە مەبەستمان برایەتیە و تەباییە یەکترناسینە لەناو کۆمەلگە و خەڵکمانە. ئێمە ئەم فیستیڤاڵانە پێک هاتووە لە ئەسب سواری. ئەسب سواری بە کولتوری کوردەواری ئەسب دوو جۆر ئەسب لێرانە بەشداریەکە دوو جۆر ئەسب بەشداریەکە لێرانە بە ئەسپی عەرەبی و ئەسپی کوردی بەشدارەکە ئەسپی تێکەڵیش کە توخمی تێکەڵە ئەوانە بەشداریەکە بەس ئەوەی کە لە کوردورە کوردەواریەکە وجودێت و ئەفسانەی تایە کە بۆ وڵاتەکەمان بشێ ڕمبازیکردنە. ڕمبازیکردن لێرانە لە کوردوری کوردەواریە جێگەی خۆی هەبووە. ئێسێمە لە منتیقی ئیمامی زامنین خۆم لە قەراخەواتوم ئەمە ئەتوانم بڵێم لە هەموو ناوچەکانی کوردستانەوە ئەسب سوارەکان خڕ بوون ئەسەداوەتی کاک حاجی نازم و کاک حاجی ڕۆسەمین ماڵیان ئاوا بێ ئەرکیان کێشاوە بە کۆکردنەوەی ئەم پیاوانە هەنی ئەمە لە خۆ بردووێ حەقیقەت وەکو ئەسپەکانیشمان ئەنوا ئەسپی تایە بەس بە کوردی بڵێن زیاتر ئەوەی کە ئێمە لامان مەرغوبە ئەسپی ڕەسەنی کوردیە. ئەسپی ڕەسەنی کوردی باشترین جۆری ئەسپە ئەسپێکی پڕخوێنە ئەسپێکی بەدەمارە ینی ئەوەی کە ئێمە ئەمانەوێ ئەیکات تر بە ئامیش ئەسپی تایە بڵێن هەموو نەوع ئەسپێکی تیانە و ئەم نمایشەی کە تۆ ئێستا بینی. قربان أما صوتو باسكن أم رباضي وأبوراسيا أما إيشتجي همو جاف وقراد غنش تجسي أما إيشتجي الرسمي ولاية كردواري خمان أما حربوا لا إيشتجي بابا في المشروع أم غارغاري ونصاري وشاكي أم مناسبة زمان مناسبة جشن أم وكو مناسبة بوها قربان من بيويستا بيشكي صلاة لمام صلاح بكم مام صلاح قوريسي صلاة لحاجي سردار أكم صلاة لمنالكاني وكو خشكزاي خماي روسم ونازم وحتم كاكا آمان أم الجافية وأم خلقي كو كردوتو حربو أو بو يك ناسين وبو أوي خلق يكتر بنادنا وكان بناسيت وباسي أم أسب سوارية يما لدير زمانو بومان ماتو باو باپیران من خەریکی ئەم ئەسب سواریە بووە ئەسپی چاکمان هەیە ئەسپی کوردیمان هەیە کوردیەکان ئیستا ئیمڕۆ کوردی ڕەسەنە ئەسپی سوارچاکمان هەیە سوارچاکی وامان هەیە بڵێم لە وڵاتانیشە سوارچاکی وامان تیان نییە هاتیامان ئێستا حالێن هاتیوە و حازرن
هەر شوێنێک و یعنی حەز بە ئەسپی لە ئێران ئەسپی تعلیمیان هەیە ئەوان حەز بە ئەو جۆرە ئەسپانەی خۆیان نەکەن. عەرەب حەز بە ئەسپی خۆیەکە ئەڵێ ماینی ئاهویان هەیە و ئەسپی ئاهویان هەیە ئەو جۆرە ماینیشە مەغڵوبە و جوانێکە ئێمە محاولەکەین نۆمای ئەو ماینانە وەربگرین و بێنین بۆم کوردستانی خۆمانە لەبەرەوە چێکی جوانە. ئەسپی کوردی خۆی شوانیسە ئەمانە کوردین سەرچاوەکانم سەرچاوم سەرکار سەیدیان ئەم ئەسپانەی خۆشمان کوردیە حەزیان پێەکەین و مەقاومەیان هەیە بۆ هەموو شوێنێک کاتی خۆشی هەر ئەم ئەسپانەوە شەڕی پێکریاوە و لە شاخەکان ماونەتۆ و خۆتان نەبینن بە چاوی خۆتان چۆن لە فلیمەکانە دەرەکەوێ ئاوەها بوونیان بووە. خۆم باو باپیرانمان بوویانە و بینیمە خۆشی میسە چوومەتە سەر ئەو دۆخە حەز ئەەکەم دایمە ئەوە 7 ساڵە 8 ساڵم ئەسوانە دەرماڵم حەز ناکەم لێم بوڕێ. ناوی سیانی من نور ڕۆستەم غەفورە تەمەنم 12 ساڵە ماوەی 3 ساڵە ئەسب سوارم ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم کە لەم فستیڤالە بەشداریم کردووە لە زۆربەی بۆنەکانە بەشداریم کردو و خۆشحاڵم کە لەم فستیڤالە ئەمڕۆ ئامادە بوومە ئەم ئەسپا کە نەربوونیان و ئاقڵا زۆر کەس دەتوانێت خۆی فێری سواری بکات لێیت زۆر خۆشم دەوێ هەدیەی باوکشمە و من سەرەتا لە ماینشەی خۆمان فێر بووم پاشان باوکم خسمێبانی ئەمە و ئێستا 2 ساڵەوە خەریکی ئەو باڵێ زۆر حەزم بە ڕمبازی و غاردانە هیوادارم ئەم بۆنانە هەموو ساڵ و بکرێت تاوکو منیش تیادا بەشدار. معقولة جاد